سڵاوتان لێبێ خۆشەویستان. پارێزراوترین سەرۆکەکانی جیهان وەک دەزانرێت سەرۆکی دەوڵەتان لە پارێزراوترین کەسانی سەرزەوی هەژمار دەکرێن، ئەوێش بەهۆی ئەو پێگەی کە داگیریان کردووە بەرپرسیارەتی تەواوی وڵاتێکیان لە ئەستۆش گرتووە و بۆ ئەمەش لە کاتی ئەو سەفەرەی کە دەیکەن ڕوبەڕووی مەترسی دەبنەوە کە پێویستە ئەوانەی یاوەریان دەکەن پارێزگاریەکی تەواویان بۆ دابین بکەن. و لەم ڤیددیۆدا باز لە هەندێک لە سەرکردەکانی جیهان دەکەین و باز لەو ڕێگایانە دەکەین کە ئامێرە ئەمنیەکانیان بە دوایدا دەگەڕێن بۆ پاراستنیان لە هەر مەترسیەک کە ڕەنگە چاوەڕێیان بکات. بۆیە تا کۆتایی ڤیددیۆکەمان بینەر بن. کیم جۆنگ ئون سەرۆکی کۆریای باکوور بە یەکێک لە سەیرترین سەرۆکەکانی جیهاندا دەنرێت و بە دەگمەن وڵاتەکەی بەجێ دەهێڵێت. ئەوەی ئەو شێوازە سەیری پاسەوانەکانی ئەم سەرکردەیە جیا دەکاتەوە ئەوەیە کە شانبەشانی ئەو لیمۆزینە ڕادەکەن کە دەیگوازێتەوە کاتێک کاروانەکەی بە شەقامەکاندا تێدەپەڕێت. هەروەها ئەو ئامێرە ئەمنی کە بۆ پاراستنی دیاری کراوە پەنا بۆ بەکارهێنانی ئۆتۆمبیلی دژە فیشەک دەبات. ئەمە جگەلەوەی ئاستی جیاوازی پاراستن بەکاردەهێنێت و هەوڵ دەدا سەرنجەکان لە ئۆتۆمبیلەکەی کیم لا بدات. هەر کاتێک جوڵەی کرد هاوڵەکانی ئەو کورسیەش دەسڕنەوە کە کیم لەسەری دادەنیشێت بە کەرەستەی پاککەرەوە زۆر بە وریاییەوە. هەروەها هەر فایلێک کە دەستی لێبدایان واژووی لەسەر بکات پاکی دەکەنەوە. ڕەجەب تەیب ئەردۆغان کاروانەکەی سەرۆک کۆماری تورکیا ئەردۆغان بە پاسەوانێکی گەورەی ئەمنی دەناسرێتەوە. ئەوەی جێی سەرنجە لە کاروانەکانی سەرۆک کۆماری تورکیادا بوونی ژمارەیەکی زۆر لە ئۆتۆمبیلەکانە کە تیایدا فەوزێک لە پاسەوانی تایبەت دەردەکەون کە لە کاتی جوڵەی کاروانەکەی سەرۆک کۆماردا ڕادەکات بۆ مەودایەک یان بۆ ماوەیەکی دیاری کراوە. جگەلەوەی قەناس چاودێری ناوچەکە دەکات بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر مەترسیەک. ڤیددیۆ کلیپەکان زیاتر لە جارێک بەکارهێنراون بۆ جێگیرکردنی قەناس بەدەستەکان لە سەربانەکانیان لە جوڵەیەکدا کە پێناچێت لە کاروانەکانی زۆرێک لە سەرۆکەکانی جیهاندا ئاشنا و ئاسایی بێت. پاسەوانی شەخسی سەرۆک کۆماری تورکیا لە سەردانەکانیان بۆ ژمارەیەک وڵات کۆمەڵێک کێشەی لێکەوتەوە بەو شێوەی کە خۆپێشاندەرانیان سەرکوت کرد دژی سیاسەتی سەرۆک کۆماری تورکیا و بەناوبانگترینی ئەو ڕووداوانە لە سەردانەکەی ئەردۆغان بۆ واشنتۆن ڕوویدا کە پاسەوانەکانی هێرشیان کردوتە سەر خۆپێشاندەران. شینزۆ ئابێ شینزۆ ئابێ سەرۆک وەزیرانی ژاپۆنە و بە یەکەم کەسایەتی سیاسی ئەم وڵاتە دادەنرێت. هەر لەبەر ئەمەشە ئەو ئامێرە ئەمنیانی یاوەری ئەم وەزیرە دەکەن پارێزگاریەکی تایبەتی لێ دەکەن بە جۆرێک کە پیاوەکانی لە پەنجەری ئەو ئۆتۆمبیلانە سیر دەکەن کە چاودێری کاروانەکەی وەزیر دەکەن لە گەشتە مەیدانەکاندا یان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکات دەیگوازنەوە و ئاماژە بە ئۆتۆمبیلەکانی تر دەدەن کە بوەستن تا کاروانی سەرۆک تێدەپەڕێت. هەروەها پیاوەکان بە دوای ئۆتۆمبیلەکەی شینزۆ ئابێدا ڕادەکەن کاتێک نزیک دەبێتەوە لەو شوێنەی کە مەبەستێتی وەرکە لە ئۆتۆمبیلەکەدا دابەزی دەوری دەدەن و یاوەری دەکەن تا لە چاوی خەڵک ون دەبێت. شاژنە ئەلیزیابێسی دووەم سەرڕایکەمی جوڵەکانی کە ئێستا لە ژیاندا نەماوە بەڵام ساڵانی پێشوو بڕەپارەیەکی زۆر بۆ ئاسایشەکەی خەرج دەکرێت کە لە شوێنی نیشتە جێبوونی خۆی لە کۆشکی باکینگهام چڕ بووەتەوە. پاسەوانی شاهانە بەردەوام شەو ڕۆژ پاسەوانی بارەگاکەی دەکەن و کاتێک بڕیاری دەدا بچێتە دەرەوە و بجوڵێت کۆمەڵێک پۆلیس و پاسەوانی تایبەت لەگەڵیدا دەبوون چونکە ئەو شەقامەی کە کاروانی شاژن تێدا تێدەپەڕێت بە تەواوی پاک دەکرێنەوە. لە ئاسماندا هەلیکۆپتەرێکی لەگەڵدایە. ئەمە جگەلەوەی چەندین ئۆتۆمبیل دەوری ئەو ئۆتۆمبیلیان داوە کە ئەوی تێدا دەگوازرێتەوە لەگەڵ ژمارەیەکی زۆری ماتۆرسکیلەکان. ئەمەش دیمەنەکە زۆر سرنج ڕاکێش دەکات. ئەلفا کۆندێ زۆر جار دۆخی ئەمنی کیشوەری ئەفریقیا دڵنیاکەرەوە نییە. هەر بۆیەش ئەو ئامێرە ئەمنیی کە ئەرکی پاراستنی سەرۆکی غانای لەسرە 1000 سەرباز پەنا دەبنە بەر ڕێگەیەکی ناوازە بۆ دابینکردنی پاراستن بۆی. پاسەوانەکان دەرگای ئۆتۆمبیلەکانی بۆ دەکەنەوە لە بەردەم دەرگاکەدا وەستاون و چاودێری هەر جوڵەیەکی گوماناوی دەکەن لەسەر ڕێگاکە. هەروەها پیاوانی سوپاکە لە لێواری ڕێگاکە وەستاون و چەکیان بەدەستەوەی و ئامادەن تەقە بکەن لەگەڵ چەندین عەرەبانی پڕ لە پیاوەکانی سوپاک کە لە پێشەوەن و ڕێبەری ئۆتۆمبیلی سەرۆک دەکەن. دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووتری ئەمریکا دۆناڵد ترامپ کێشەی گەورە دەخاتە بەردەم ئەو کارمەندانەی کە بۆ پاراستنی کەسی خۆی دەستنیشان کراون. خۆی و خێزانەکەی لە هەموو جوڵە بەردەوامەکانیاندا لە نێوان نیویۆرک و واشنتۆن و هاوینە هەواری خۆیان لە فلۆریدا لە نێوان چەندین کاروانی ئۆتۆمبیلی پەنجەرە تاریکن لەگەڵ هەبوونی پاسەوانانی تاوەری ترامپ لەمان هاتن بە درێژایی کاتژمێر
و ئەو شتێک کە زیاتر ئاڵۆزکەری بابەتەکەیە کەسایەتی دۆناڵد ترامپە کە شانازی بە جوڵەی سەرسوڕهێنەرەوە دەکات بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت وەک چۆن پاسەوانەکان هەمیشە ئامادەن بۆ دەرچوونێکی کتوپڕی سەرۆک و ئەوان پەلە دەکەن بۆ پاراستنی ڕێگاکە لە کاتێکدا ئۆتۆمبیلەکەی سەرۆک بە ژمارەیەکی زۆر پاسەوان و چەندین ئۆتۆمبیل دەورە دراوە کەوا دەکا بە باشی پارێزراو بێت. ڤلادیمیر پۆتین یەکەی ئاسایشی سەرۆکایەتی رووسیا کە لە ژێر دەستگای ئاسایشی فیدراڵیدا کار دەکات یاوەری ڤلادیمیر پۆتین سەرۆک کۆمار دەکا لە هەر سەردانێکدا کە بۆ دەرەوەی وڵات ئەنجامی دەدا. خزمەتگوزاری ئەمنی ڤلادیمیر پۆتین 5,000 کەس لەخۆ دەگرێت کە لە کارە جیاوازەکاندان لە نێوانیاندا 850 پاسەوان یەکە ئەمنیەکە بەسەر سنیەکەیەکدا دابەشکراوە کە زۆربەیان نەهێنین. ئەو باڵەخانانەی سەرۆکی رووسیا تێیدا نیشتەجێیە دەکەونە ناوچەی یەکەم کە دەورەیان داوە. جگە لەوەش یەکەیەکی هەواڵگیری هەیە کە ئەرکی بریتیە لە تەرکیزکردن و شیکردنەوەی هەموو هەڕەشەکان بۆ سەر سەرۆک و یەکەیەکی دیکە هەیە کە تایبەتمەندی قەوارە دوژمنکارەکان دەستنیشان دەکات و هەم گواستەوە هەم ڕێنماییکردنی پیاوە ئەمنیەکانی پوتین. پیاوە ئەمنیەکانی ئەو یەکانە بە وردی هەڵدەبژێردرێن و ئەزمموی درێژخایانیان هەیە. شی جینپینگ مەکتەبی ئاسایشی ناوەندی حزبی شیوعی بەرپرسیارە لە ئاسایشی سەرکردایەتی باڵا لەوانش سەرۆک کۆمار ژماری ئەو کارمەندانەی کە خزمەتی ئەمنی خۆیان ئەنجام دەدەن نزیکەی 8,000 کەس تێدەپەڕێنێ کە دابەش بوون بەسەر 7 تیمدا کە تایبەتمەندن بە ئەرکە تایبەت و جیاوازەکانیان. پاسەوانەکان تونترین تاقیکردنەوە لە جیهاندا ئەنجام دەدەن. بۆ پێی پاسەوانەکان دەبێت زیاتر لە 6 ساڵ ئەزمموی ڕاهێنانی سیاسی و پیشەییان هەبێت. پێویستە شارەزابن لە بەکارهێنانی لایەنی کەم 8 چەکی ئاگرین ئەمە جگە لەوەی هەردوو دەستیان لێک کاتدا بەکار بهێنن. بەمەش پاسەوانەکە بە 3 دەماسی دەستی جیاواز شەڕ دەکا هەروە چەقۆ و کیسەیە کە تۆزی دووکەڵی تێدایە. ئەلحەسەن وتارە ئەلحەسەن وتارە لە ساڵی 2011 سەرۆکی کۆماری کەناری عاز بووە. ئامێری ئەمنی بەرپرسی پاراستنی ئەم سەرۆکەیە لە کاتی گەشتە مەیدانیەکانیدا پشت بە دابینکردنی ژمارەیەکی زۆر ماتۆر سکیل دەبەستێت کە هاوڕێی ئۆتۆمبیلەکەی دەبن جگە لە 2 پیاو لە پاسەوانە کەسیەکانی کە لە بەردەم دەرگای ئەو ئۆتۆمبیلە داوەستاون کە لە هەردوو لایەوە دەیگوازێتەوە لە کاتی ڕۆشنەکەیدا. ئەوان ئامادەن بۆ دەستێوەردانی دەست بەجێ ئەگەر حەز بکەن کە شتەکان بە باشی ناڕوە و هەرچەندە پێدەسێت 2 پیاو بەو شێوەیە وەستا بن و گرنگیش نەبێت بەڵام کاروانی سەرۆک هەمیشە بەم شێوەیە. پاپای ڤاتیکان پێگەی پاپای کەنیسەی کاسۆلیکی بە ئێستاشەوە یەکێک بووە لە گرنگترین پۆستە سیاسی و ئاینیەکان لە هەموو جیهاندا. سوپای سویسرا کە بە یەکێک لە گرنگترین و کۆنترین سوپاکانی جیهان ناسراوە ئەرکی پاراستنی پیرۆزی پاپای پێسپێردراوە. هەروەها ژمارەیەکی زۆر سەرباز لەسەر ئەو ڕێگایە جێگیر کراون کە پاپا پێیدا تێدەپەڕێت کاتێک سڵاو لە جەماوەرەکانی دەکا کە دێن بۆ چاودێریکردنی. پاسەوانانی بەپێ لە هەموو لایەکەوە گەماڕوی شوێنەکەیان داوە و لە هەر ساتێکدا ئامادەن دەزوەردان بکەن هەروەها گیانیان بەخت بکەن بۆ پاراستنی. تۆش لە کۆمنت پێمان بڵێ کاروانی کام سەرۆک لە هەمویان پارێزراوتر بوو. بەم جۆرش گەیشتنە کۆتایی ڤیدۆکەی ئەمڕۆمان. هیوادارم ڤیدۆکە جێگەی ڕەزامەندی ئێوەی ئەزیز بوو بێت. ئەگەر ڤیدۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایپی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایپەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکە تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.